کابرایەک هەبووە چار پێنج منداڵی هەبوو ژنێکی هەبوو سبحان الله خراپ هەر ڕۆژە دەیگوت تەلاقم دە و تەلاقم دە و هەرای دەکرد و شەڕی دەکرد و هەر لەسەر مەوزوعی تەلاق کابراژە پێم عیبە ئافرەت جوان نییە بەس کابرا تەسەڕف چستۆ جوان ئەخلاق محەممەدی صلی الله عليه وسلم ئەوەندە جوان بوو ڕێک پێک دەرێ ڕۆژێک بۆ مناقەشە و مجادلە و شەڕ و دەمەقاری دروست بوو بۆ شەڕ و بۆ هەرا و بۆ دەمەقاری وەڵا ئافرەتەکە چووەرەکە و قەرەمەشینە لە پێش پیاوەکەیدانە لەسەر مێزی گوتیەکە پیاوی بابیشت پیاوی سێ بەسێ تەراقم دەدەی بەڕاستی دەگوتی ڕاست قەلەمی دەرینە لۆی نووسی و تاریخی لۆ نووسی و هەمێزەکەی ئەو هاوە ئەوەیە شنیە لێرە داینم لۆی لە ناو زەرفیدانا و قەپاتی کرد و دایە دەستی گوتی دەبکرا ڕاست ڕۆی لەوێندە ڕۆی سبحان الله دەری ئافرەتەکە کە پیاوەکە ڕۆی بڕک ئینسان دائیمەن کە شەیتان شتێکی پێکرد پەشیمان دەبتەوە لەوەم کرد بسمۆ ماری باب چبرێم چنێرم کابرای وارێ هاتەوە دیتی ئافرەتەکە لێ ئافرەتە مەلێک حرام بووی تەلاق درا و خلاص گوتی نا وەڵی دەبی مامەستایەکی ببینیەوە ئەو تەلاقەی چارە سەرکا و گوتی تو نەگوت تەلاقم دەوە کە پیاوی باب و فران و پیا و عاشیرەت هەمووی ئەوجا تەلاقمە دەی ئێمەش لۆم نوشتی تازە و خلاص ئەمە هیچ عیلاقەمان نەما زۆر داوای لێ بردنێکی کورە دەنێن مەلا هەموو شتێکی چا دەکەنەوە بڕۆ تەلاقیش چا دەبتەوە لە کنەوان تەرتیبی کە ڕێشی بێخە هەر شتێکی بکە گوتی خەو هەنابی لەو گۆڕێت تو هەر ڕۆژە و تەلاقی داواکەی من گوتی پەشیمانم بە قورعان غەڵەتم کردیە جارێکەوە ناکەم یعنی گوتی تەواو ئینتیها گوتی ئەرێ وەڵڵا گوتی ئافرەتە تو وەرەقەکە تەماشا کردم چ نووسی گوت ناوەڵە غێر نووسی سێ بەسێ تەلاقم دای تاریخ و تەوقیع و هەموو شت نووسیە گوتی دەبڕۆ بینە وەڵا وەرەقەکەیانە زەرفی کردەوە کامرە لەو پەڕی تووڕەی چوو نووسیا بە کامل وەزعی خۆم هیچ عیبم نییە بەرام لێ نییە ئەگە پیاو بم کوڕی پیاوە من قەت تەلاقت نادەم تماشا سبحان الله أو تصرف أو أخلاقه كفي غمرة فرمي صلى الله عليه وسلم أفرد بدنا أو كساني كوا دين وخلقيان هي قد قلت تراغنا آدم دري أفرد كذا استي بياو كي ماسكر قلت والله يم بياو بام لزيت ولزياتي سيد ابن سيبي زارم طلاق داي أقل زيت وبام أمن تماشا أو تصرف جوانيك خلق جني طلاق نادا كتورب قصينا شيرين ناكا أمن لك وردواري عجيب بويدي مثلا كابرا افرتك دري طلاقم ندري او طلاقم دا كابرين ادم يعني مثلا او افرت دري خوم دستين دبر خود بسوتين اخو زمان دلار نبو دبر خوم مسوتين يا مثلا دري دروم دري دركديت يا دري كرايتوا كابري قفات بري مرو هو قصه جوانك ذكريتن بل سبحان الله او انسانه تشك تصرفي خوي ناشرنا طبعي هم قصه كان ببيتوانه بعكس هو ورد قريب بريزم او غلطه لاسلامتي دا طلاق شتيشي خرافه شيرازي خزان تيكتو شتيشي خرافه